کە ئێستا لە سەدا 51 خاکی هەرێمی کوردستان لە ژێر دەستی سوپا و حەشری شعبیدان خەڵکەکەی ئاوارە بوونە نەیانتوانیەوە بگەڕێنەوە سەر زێدی خۆیان تعریب هەر بەردەوامە ئەم ڕووداوانەوەی کردووە کە کۆمەڵێک کاردانەوەی لێک بکەوێتەوە. بەڵام 16 ئۆکتۆبر بۆچی ڕوویدا؟ چی وای کرد کە گروپێکی ناوخۆیی دەستیان لەگەڵ سوپا و حەشری شعبیدا تێکەڵ بکەن بۆی کە بتوانن بەشێک لە خاکی کوردستان بخەنە ژێر دەسەڵاتی وڵاتی داگیرکەر و ببنە هۆکاری ڕوودانی 16 ئۆکتۆبر؟ من زیاتر قسە دەکەم میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت بەڕێز سەرۆقادر نووسەر و چاودێری سیاسی لە ستۆدیۆی کوردستان 24ەوە لەگەڵم دەبێت. بەڕێز سەرۆقادر بەخێر بین. یادی ڕۆژێکی تاڵ دەکەینەوە لە مێژووی کووردا 16 ئۆکتۆبر دوای ڕێفراندۆمە سەرکەوتووەکەی هەرێمی کوردستان. زۆر جار باس لەوە دەکرێت ئەو کەسانی کە ئەم ڕووداوایان خۆڵقان دەڵێن ئێمە دژی سربەخۆی وەستاینەوە سربەخۆیمان پەک خست. ئایا ئەوەی لە 16 ئۆکتۆبردا ڕوویدا دژی سربەخۆی هەرێمی کوردستان بوو بۆ وەستاندنی ئەو پرۆسەیە؟ ئەوەی لە 16 ئۆکتۆبر ڕوویدا نەکرد دژی هەوڵی سربەخۆیی کوردستان و هەڵوێستێکی زۆر نانیشتیمانیانە بوو بەرامبەر بە کۆدەنگی خەڵکی کوردستان بۆ بڕیاردان لەسەر چارەنووسی خۆیان کە لە 25 نۆ بەبەرچاوی دنیاوە ڕوویدا نەکرد ئەوە بوو، بەڵکو لە هەمان کاتدا نیشانیدا کە کەلێنێکی یەکجار زۆر گەورە کەوتە ناو ڕێزەکانی میلەتی کورد لە کاتێکا کە زیاتر لە هەمیشە پێویستی بە یەک ڕێزی هەبوو. دوای ڕێفراندۆم هەرێمی کوردستان کەوتە بەردەم هەڵوێستێکی نێودەوڵەتی کە نەتیجەکانی ڕێفراندۆم بەداخەوە قبول نەکرا، نایەنە سەر باسکردن لە هۆکارەکانی ئەوە. بەڵام ئەگەر میلەتی کورد بە یەک پارچەی مابایە و هێزەکانی پێشمەرگە لە پارێزگاریکردن لە کوردستانی باشوور وەک ئێوە پێش چەند دەقەیەک ئیشارەتان پێکرد بەردەوام بووایە، ئەگەر سربەخۆیی کوردستان دابینیش نەبوو بەم زوانە، بەڵام هەرێمی کوردستان بە یەکگرتووی دەمایەوە، واتە ناوچەکانی کە بە درێژایی تاریخی عێراق لە ژێردەستی عێراقدا بوونەوە دوای 2003 لەو نزیک دوورتری لە ساڵی 1991ەوە لە دەستی عێراقدا مایەوە و نۆعێک لە هاودەنگی نێودەوڵەتیش هەبوو کە هەرێمی کوردستان گچکە بکرێتەوە، بەڵام دوای شەڕی داعش و دوای دەوری سەرەکی پێشمەرگە بۆ لە ناوبردنی داعش و هاوپەیمانی هەرێمی کوردستان لەگەڵ هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ لە ناوبردنی تیرۆر ئەو دەرفەتە بۆ کوردستان ڕەخسا کە بە بێدەنگی لە نەتیجەی شەڕێکی قورسدا هەموو کوردستانی بکەوێتە بەردەست، دەکرا ئەو دەستکەوتە بمێنێتەوە و هەرێمی کوردستان ئەگەر ئەو هابوایە، ئەگەر هاتبایە 16 ئۆکتۆبر ڕووی نەدابایە و ئەگەر سربەخۆیش نەبووبایە، بەڵام ئێستا عێراق و کۆمەلگای نێودەوڵەتی ناچار دەبوون بگەڕێنەوە بۆ مامەڵەکردن لەگە هەرێمی کوردستانێکی یەکگرتووی بەهێز و لە ڕووی اقتصادیەوە دۆڵەمەند. ئەلەو ڕۆوە زەرەرێکی یەکجا زۆر گەورەیەکە لە کوردستاندرا و لەو کاتەوە جارێکی تر برینی دووبەرەکی و ژیاننەوەی ئەو حساسیەتی کە تاریخێکی دوور و درێژی هەیە دەستی پێکردەوە کە تا ئێستاش ئێمە ئەبینین. باشە، کەواتە پێتان وایە 16 ئۆکتۆبر بۆچی ڕوویدا؟ ئەو ڕووداوە بۆچی ڕوویدا؟ ئەگەر ئەو بابەتێکی ئەو تانوک و خۆی جێبەجێ بکرا با ئێستا 16 ئۆکتۆبر ڕووی نەدەدا، ئەو لایەنانە چیان دەستکەوت؟ خۆی ئەوە نیشانەی ئەوەیە کە جارێ بۆ خۆی کەلێنێک لە سەرکردایەتی سیاسیدا هەبووە، بۆیە 16 ئۆکتۆبر توانیوە بە ئاسانی وەکو کودەتایەکی نانیشتیمانیانە. هەمیشە کودەتا خراپە، بەڵام ئەگەر بە دەستۆیی لەگەڵ بێگانەدا بێ دەبتە کارێکی تێکدەری یەکجا زۆر وێران کرد. ئەوە نیشانەی ئەوەیە کە یەک ڕیزی دابین نەبوو بوو و دەرفەت دروست بوو بۆ ئەوەی هەندێک لە سەرکردەکانی سیاسی ئینەوەی دووەمی سەرکردایەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان لە هەرێمی کوردستان ئەو هەڵوێستە نانیشتیمانیە بگرنەبەر و یەکێک لە بەڵاکانی کە تووشی کوردستان بووە سەرباری ئەو هۆکارانەی کە باسمان کردەوەیە کە جیلی دووەم لە بەشێک لە سەرکردایەتیکردنی حزبەکانی کاریگەری کوردستان هاتۆتە پێشەوە کە لە ڕاستیدا کەفاەتی سەرکردایەتیکردنی تێدا نییە، بەڵام واقعی نالەباری سیاسی لە کوردستاندا ئەم بارودۆخەی دروست کردووە و ئەوەی کە بینیمان لە 16 ئۆکتۆبر نیشانەی نەزانیە، نیشانەی نانیشتیمانیە، نیشانەی بێتواناییە و نیشانەی پێنەگەیشتوو ئەو بەشە لە
نخبەی سیاسی کوردستانی بەداخەوە گەنجی پێنەگەیشتووە کە ئەم زەرە گەورەی لە هەرێمی کوردستان. باش ئەوانەی ئەو ڕووداوانیان خوڵقان چیان دەستکەوت؟ چیان دەستکەوت؟ هیچیان دەست نەکەوت، تەنیا ئەوەیە کە وڵاتی خۆیان وێران کرد. ئینسانی نەزان نخبەی پێنەگەیشتوو بە دوا ئیمتیازدا ناگەڕێ، بە دوا وێرانیدا دەگەڕێ. هیچ کاتێک لە تاریخدا لە ژیانی میلەتاندا کەسانی نەزان ئیمتیازیان بەدەست نەهێناوە، بەڵکو ئەوەی کە نەزانی خۆیان و عقدەکانی ناوخۆیان دەڕێژن و وڵاتی خۆیان وێران دەکەن. هەموو دیکتاتۆرەکان، هەموو ئەوانێکەوە دەستێکەڵەکەن لەگەڵ دوژمنانی دەرەوە وە کۆتاییان پێدێ لەگەڵ دوژمن و لەگەڵ باری و دۆخی نالەباردا هیچ شتێک بەدەست نایەنن و ئەوە سەرڕێک نییە ئێمە بتوانین بەدوای بکەوین. باشە لە دوای ڕووداوانەوە تا ئێستا هەرێمی کوردستان ڕوبەڕووی دژمنکاریەکی زۆر دەبێتەوە. گەلە کۆمەکی لە هەرێمی کوردستان هەر بەردەوامە. ئایا 16 ئۆکتۆبر لە قەبارەی خۆی ڕووداوە بەو ئاستە گەورە کراوە کە خەڵک ئەو هوشیاریە پەیدا بکات، هوشیاریە نیشتیمانی و نەتەوەیە؟ ئایا ئەمە بەرنامە ڕێژی و ئامادەکاری کراوە بۆ قۆناغەکانی داهاتوو کە چیتر کارەساتی واڕوو نەداتەوە؟ ئەوە کاتێک بەداخەوە خەتەرەکانی تا ئێستاش بەردەوامن و ئێمە لە ساڵی ڕابردوودا لە مەسەلەی هەڵبژاردنەکانی عێراق و مەسەلەی پۆستەکانی سەرۆکاتی بینیمان چ پەرت و بڵاویەک لە هەرێمی کوردستاندا هەیە، کەواتە هۆکارەکانی کە 16 ئۆکتۆبری دروست کرد، ئەو هۆکارانن کە پێشدان شەڕی ناوخۆی دروست کرد، ئەو هۆکارانن کەوا کوردستانی کردە چەند ئیدارە، ئەو هۆکارانن کە سەرکردایەتی سیاسی مەحروم دەکاتەوەی کە حەکیمانە بیر بکاتەوە با هەندێک لاش واقع بێن بن، ئەو هۆکارانە تا ئێستاش بەردەوامن. ئەوە کارێک نی ئێمە لە میلەتێکمان بووە کە پەروەردە نەکرابێ بە حکوومەتێکی خاوەن ڕوانگایی وازە لە ماوەی 32 ساڵی ڕابردوودا، چونکە یەکگرتووی لە سەرکردایەتی سیاسی کوردستاندا نەبوو و چونکە سەرکردایەتی سیاسی کوردستان لە بەر خلافاتی خۆی پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان نەبوو تا باشترین نخبە بێنە پێشەوە و باشترین ڕوانگا بۆ دروستکردنی میلەت لەسەری پێک بێن. میلەتان خانم دروست دەکرێن، میلەتان هەل لە خۆیانەوە پێ ناگەن. میلەتێک ئەگەن نەوەی دوای ڕزگاریەکەی باش پەروەردە نەکرێ، زۆر بە زانستی بار نەهێنرێ، کە ڕوانگایەکی فێر نەکرێت زۆر واقعی بێ و لە بەرژەوەندی وڵاتەکەیدا بێ، ئەو یەکگرتووەت بۆ دروست ناکە کە جەنابەت باسی دەکەیت. و ئێمە ئەو شتەمان تا ئێستاش ناڵێم بە مطلقی، بەڵام تا ئێستاش کەممانە. بۆیە 16 ئۆکتۆبر ئەگەر بمانەوێت دەرسێکی لێوەربگرین ئەوەیە کە باش دراسە بکرێت، هۆکارەکانی بەنەبەر بکرێن بە عەقڵ بە تەفاهم و میلەتی ئێمە زیاتر لە هەمیشە پێویستی بە تێپەڕاندنی برینەکانە، بە تێپەڕاندنی شکستەکانە و بە یەکریزی بە ڕوانگای هاوبەش دەکرێت برینەکانی 16 ئۆکتۆبر و لە دەستچوونی 152 خاکی کوردستان تیمار بکرێتەوە. بەڵێ بەڕێز سەرۆقادر و سەر و چاودێری سیاسی زۆر سپاس لە سپاس.